گورزی تۆمبارە کاری خۆی کردو پارتی و یەکێتی ترسیان گەیشتە لووتکە. حکوومەتی عێراق بڕیارێکی گرنگ و یەکلاکەرەوەی لەبارەی 120 ملیاری داهاتی نانەوتی هەرێمدا. سەرەڕای پرۆسەی یاشتی سوپای تورکیا ڕێگری لە گەڕانەوەی دانیشتوانی 21 گوندی بادینان دەکات. ئەمڕۆ تۆمبارە گەیشتە بەغدا بڕیارە کۆبوونەوەکانی لەگەڵ حکوومەتی عێراق و لایەنەکان دەست پێ بکات. ئامانجیشی کۆکردنەوەی پشتیوانیە بۆ حکوومەتەکەی زەیدی. بڕیارە سبەی بگاتە هەولێر و پارتی و یەکێتیش ترسیان لە پەیامەکانی نیشتووە وە لە دوێنێەوە بە زمانی نەرمتر قسە دەکەن و دەڵێن بەم زوانە کۆ دەبینەوە. بەپێی بەدواداسوونی ساندەر هیچ کاتێکی دیاریکراو بۆ کوبوونەوە نییە. ئامانجی تۆمبارەکیش کەمتر پەیوەندی بە حکوومەت و پەرلەمانی هەرێمەوە هەیە بەڵکو دەوێت جەخت لە پشتیوانی پارتی و یەکێتی بۆ حکوومەتی عەلی زەیدی بکاتەوە. ڤیکتۆریا تایلۆر بەرپرسی پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری عێراق لەم بارەوە ڕایگەیاند پاکەوتنی پرۆسەی پێکەنانی حکوومەت پەیوەندیە ستراتیژیەکانی هەولێر و واشنتۆنیشی ڕوبەڕووی هەڵدێر کردوتەوە. ئەمریکا هیوەیەکی ئەوتۆی بەم دوو حیزبە نەماوە. بابڕیاری وەزیری دارایی عێراق لە مەودووە موچەی فەرمانبەرانی هەرێم لەگەڵ موچەی فەرمانبەرانی عێراقدا بەش دەکرێت و بڕی 120 ملیاری داهاتی ناوخۆ لە پشکی هەرێم دەبڕدرێت. فاڵح ساری وەزیری دارایی عێراق بڕیاری داوە لە مەودووە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ موچەی فەرمانبەرانی دیکەی عێراق خرج دەکات. بەپێی زانیاریەکان هاوشێوەی موچەی مانگی ڕابردوو بۆ ئەم مانگە و مانگەکانی داهاتوش وەزارەتی دارایی عێراق چاوەڕێی ناردنی 120 میلیارد دینارەکەی داهاتی ناوخۆی هەرێم ناکات و خۆی ڕاستەوخۆ ئەو بڕا لە پارەی موچەی مانگانەی هەرێم دەبڕێت. ئەوە لە کاتێکدا تاوەکو ئێساش حکوومەتی هەرێم کێشەی لەگەڵ 120 میلیارەکەدا هەیە و دەڵێت ناتوانین ئەو بڕە داهاتەی مانگانە ڕادەستی حکوومەتی فیدراڵ بکەین و دەبێت بڕەکەی کەم بکرێتەوە. بەرپرسی دیسکی مافی مرۆڤی کوردستانی ڕێکخراوی CPT ئەمریکی ڕایدەگەێنێت سوپای تورکیا ڕێگری لە دانیشتوانی 21 گوندی سنووری ئیدارەی سربەخۆی زاخۆ کرد کە بگەڕێنەوە ناو گوندەکانی خۆیان. کامەران عوسمان ئەندامی ڕێکخراوی CPT ئەمریکی ڕایگەیاند ئیدارەی خۆجێی ناحیەی دەرکار و قەزای باتیفا لە زاخۆ ئاگاداری خەڵکی گوندەکانی دەڤەری سندی و گولیان کردووە کە دەتوانن لە 15 حوسەیراندا بسنەوە بۆ سەرگوندەکانی خۆیان کە ماوەی 6 ساڵە سوپای تورکیا داگیری کردوون و خەڵکەکەیان ئاوارە کردوون. بەڵام دوای ئەوەی خەڵکەکە بۆ سەردانیکردنی گوندەکانیان دەکەونە ڕێ کاتێک دەگەنە گوندی شەڕانشی سەر و دەبینن کە سوپای تورکیا بازگەیەکی لەسەر ڕێگاکە داناوە گوندنشینە گەڕاوەکان لە ئۆتۆمبیل دادەبەزێن و پێیان دەڵێن بە هیچ شێوەیەک ناتوانن بگەڕێنەوە بۆ گوندەکانتان. ئێستادا گوندەکان لەژێر کۆنتڕۆڵی ئێمەدایە و کەس ناتوانێ بۆی بگەڕێتەوە.